من لە پێناو گێڕانەوەی شکۆ بۆ پەرلەمانی کوردستان سۆران عومەر ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لە پێناو گەڕانەوەی شکۆ بۆ پەرلەمانی کوردستان هەوڵەکانی بۆ پوچەڵکردنەوەی کودەتاکەی حوتی ئایاری پارتی خستۆتە گەڕ. لە یادداشتێکدا کاڕاستەی سەرۆکی پەرلەمانی کردووە تانەی لە هەڵگرتنی پارێزبەندیەکەی گرتووە و چەندین هەنگاوی نایاسایی کۆبوونەوەکەی خستۆتە ڕوو. سۆران عومەر هیوای خواست کە سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی یاسایی خۆی بەکاربێنێت و ڕێگری لەوە بکات کە لەژێر دەسەڵاتی ئەودا پەرلەمان کە سەرچاوە یاسادانە کاری نایاسایی پێ بکرێت. بە پێی ئەو تانەیە کە من داومە لە لایەن سەرۆکی پەرلەمانی کوردستانەوە بە هەموو شێوازێک خستومەتە ڕووکە چۆن بە نایاسایی و بە بەکارهێنانی دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان لە حوزوری خۆیە لە ئامادەبوونی خۆیە بەڵام بە شێوەیەک کە تەواو پێچەوانەی یاسایە. سەرۆکی پەرلەمان ئەرکێتی یاسا جێبەجێ بکە و سەرۆکی یەکەمی دەسەڵاتی یاسادانانی ئەم وڵاتەیە نابێ ڕێگە بدات بەو جۆرە شکۆی پەرلەمان و پەرلەمانتاران بشکێنرێ. ئەم تانەیەم بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها مەبەست خۆم نییە تێیدا، مەبەست ئەوەیە کە پێشینەیەکی نایاسایی و ناپەیڕەوی لەم پەرلەمانی کوردستانە بۆ یەکەم جار نەچەسپێکە دامەزراوەی پەرلەمانی تووشی بێشکۆیی و بێڕێزیەکی گەورە کردووە و ناومێدیەکی گەورەی بەرامبەر پەرلەمان لە لای خەڵکی کوردستان بەرهەم هێناوە. لە پێناو گێڕانەوەی شکۆ بۆ سەرۆکی پەرلەمان و تەواوی دامەزراوەی پەرلەمان من ئەم هەوڵەم گرتۆتە بەر پەرلەمانتارەکەی کۆمەڵی ئیسلامی ئاماژەی بەوەش کرد ئەگەر پارێزبەندیەکە بە شێوەیەکی یاسایی لەسەری هەڵبگیرایە ئەوە هیچ گرفتێکی نەبوو، بەڵام ئەوەی بەرامبەری کرا نایاسایی بوو. لە چوارچێوەی باوەڕبوون بە یاساشدا لە دادگای تێڵچوونەوەی هەولێر تانەی لە سکاڵاکەی سەرۆکی حکومەت داوە. گرفتمان لە چوونە بەردەم دادگا نیە، گرفتمان لەوایە سەروەری یاسا بەم ڕێکارە خراوەتە ژێر پرسیاری گەورە، پێشێلی گەورە کراوە. ئەمەی کە من دەیکەم بۆ گێڕانەوەی شکۆیە بۆ پەرلەمان و بۆ سەرۆکی پەرلەمان. پەرلەمان لە دەستی یەک حیزبە نابێ ئەگەر سەرۆکی پەرلەمان بە شێوەیەکی پەیڕەویانە و یاساییانە دەسەڵاتەکانی خۆی ممارەسە بکات و بەم تانەیە ئەو ڕێکارە دەچەسپێ کە پەرلەمان ناکەوێتە دەستی یەک هێز. لە ڕێگەی پارێزەرەکەمەوە لە سەرۆکایەتی دادگای تێهەڵچوونەوەی هەولێر تانەمانداوە لە ئەو ڕێکارانەی کە دادگا لە سکاڵاکەی سەرۆکی حکوومەتا گرتوێتێ بەر و ئێستا دۆسیەکە چۆتە سەرۆکایەتی دادگای تێهەڵچوونەوەی هەولێر. ئەو ئەندامەی پەرلەمانی کوردستان دەژڵێت هەرگیز بە پارێزبەندی خۆی نەبەستۆتەوە و سکاڵاکەی سەرۆکی حکوومەتیش هیچ پێویستی باڵگرتنی پارێزبەندی نییە، چونکە پێشتریش کە پارێزبەندی هەبووە سەرۆکی حکوومەت بە هەمان مادە سکاڵای لەسەر تۆمار کردووە و ئەویش چۆتە بەردەم دادگا و خۆی نەشاردۆتەوە. پارێزبەندیەکە وەک وتم بە ڕێکاری یاسایی با هەڵی بگرن، هیچ گرفتێکم نییە، چونکە ئەوەی کە سکاڵای پێکراوە ئەگەر من نەمتوانی بیشی سەلمێنم عقوبەکەی غەرامەیە و پێشتریش هەر سەرۆکی ئەنجومەنی ئاسایش بووە سەرۆکی ئێستای حکوومەت شکاتی لێ کردوون بە هەمان مادە و لە ڕێگەی پارێزەرەکەمەوە بە هەر ڕێکارێک بوو کە باسم کردووە دادگا گەیشتۆتە بڕیاری خۆی بەو شێوەیە کە باسم کرد. هەڵگرتنی پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعیدە دەست بەرزکاتەوە. لە حوتی ئایاری ئەم ساڵ جارێکی دیکە پەرلەمان کەوتەوە ژێر هەژمونێکی خراپی حیزبی و بە زۆرینەیەکی نایاسایی بەرگێکی ناشرینیان بە بەرگی یاسادا دووری. سەرڕای ئەوەی زۆرنەی فراکسیۆنەکان و ئەندامانی پەرلەمان دژی هەڵگرتنی پارێزبەندی پەرلەمانتاران بوون، بەڵام پارتی بە یارمەتی کەمینەکان و بەبێ ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان و حەوت فراکسیۆنی پەرلەمانی کوردستان کودەتاکەیان بەسەر شکۆی پەرلەماندا کرد و پارێزبەندیان لەسەر سۆران عومەر هەڵگرت کە زیاتر لە 42,000 دەنگی بەدەست هێناوە. ئەمەش هەمان نمونە ناشرینەکانی ڕابردووی لە ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان و هەڵکوتانە سەر پەرلەمان و سوکاتی و ئازاردانی پەرلەمانتارانی بە بیری هەوڵاتیاندا هێنایەوە کە سەرجەمیان لەلایەن پارتی دیموکرات و پەرلەمانتارەکانیانەوە ئەنجام دراون. ڕامیە ڕۆسمان، کەناڵی پەیام، سلێمانی.